عزیزانمان لە هەر شوێنێکن سڵایەمەتان لەبێت بەیانیتان باش بێت بۆ هیواین کابل لایەکتان دەرساغ و تەندروست باش بن و بە دوور بن لە نەخۆشی کۆرۆنا و پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. عزیزانم بۆ ئەمڕۆژمان کۆمەڵە بەرگە و بابەتمان بۆ ئامادەکردوون بۆ هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سوود لا بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. بۆ ئەمڕۆژمان دوو تەوەری سەرەکیمان بۆ ئامادەکردوون. لا تەوەری یەکەممان و سەرتاماندا باس لە ڕۆژی جیهانی پزیشکانی ڤێتنەریەکەین. ئەمڕۆ 25 نیسان ڕۆژی جیهانی پزیشکانی ڤێتنەریە بەو بۆنەیەوە پیرۆزبایی خۆمان ئاراستەی پزیشکە بە ڕێزەکانەکەین. ئەمڕۆ لەم تەوەرەماندا باس لە ڕۆڵی پزیشکانەکەین بەتایبەت لەو حاڵەتێک کە نەخۆشی کۆرۆنا بڵاو بوو. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین تا ئەوان ڕۆڵیان هەبووە لە پاراستنی هاوڵاتیان و باسێک لە خودی پیشەی پزیشکانی ڤێتنەری ئەەکەین و باسێک لەو خولوسی مینارانە ئەەکەین کە تا چەند پێویستن بۆ ئەوەی کە ساس بکردن بۆ ئەوەی کە تواناکانی پزیشکانی ڤێتنەری بەرەو پێشەوە بەرن. ئەمە تەوەری یەکەمان. دوا بەدوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان. لە تەوەری دووەماندا باس لە بەڕۆژوبوون و کاریگەری لەسەر نەخۆشیەکانەکەین. وەک ئەزانین ئێمە ئەمڕۆ لە دووەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزداین. باسێک لەوە دەکەین ئەو کەسانی کە نەخۆشیەکیان هەیە و بەردەوام لەگەڵیانە، ئەو کەسانی کە نەخۆشیە درێژخانەکانیان هەیە، ئەمانە تا چەند بەڕۆژوبوون کاریگەری هەیە لەسەریان و پێویستە چی بکەن، تا چەند پێویستە بە هەوڵی پزیشکەکانیان و بەپێی ڕێنمایی پزیشکەکانیان بەڕۆژوو ببن. و لە هەمان کاتیشدا باس لەو کەسانە ئەکەین کە دەرمانیان هەیە و ڕۆژانە دەرمان بەکارهێنن، ئەمان چی بکەن بۆ ئەوەی کە بەڕۆژوبوونیان کاریگەری نەبێت لەسەر تەندروستیان. ئەمەش تەوەری دووەممان بۆ هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سوود لا بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین هەرو گوتمان تەوەری یەکەممان و سەرتامان باسێک لە ڕۆژی جیهانی پزیشکانی ڤێتنەریەکەین و بۆ نێشە پیرۆزبایی خۆمان ئاراستەی پزیشکە بە ڕێزەکانەکەین. ئەمڕۆ باز لە ڕۆڵی پزیشکانی ڤێتنەریەکەین، باز لە پیشەکەیانەکەین. هەر بۆ مەبەستەش دکتۆر فەرەیدون عەبدولستار ڕاگری کۆلێجی پزیشکی ڤێتنەری لە زانکۆی سلێمانی بەشێکی ڕاستەوخۆ لە لامانە. دکتۆر گیان سڵاو لێ ببانیت باش بێ و ئەمڕۆ شەشت پیرۆز بێت. زۆر سوپاستانەکەم، بەیانیتان باش، هیوای سەلامەتی و لە ساغیتان بۆ خوازم و دەستخۆشی لە بەڕێوەبەر و ستافی کەناڵی گەلی کوردستانی شەکەم. ئەم ماوەیە زۆر ماندوو بوون بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لای. خۆش بێ، سپاس دەکەم، بەخێر هاتیت. دکتۆر گیان، بە هەر سەرەتا باسێک لە ڕۆژی جیهانی پزیشکانی ڤێتنەری بکەین، بزانین کە لە مێژوودا لە کێوە ئەم پیشەیە وەکو زانستێک سیر کراوە. بەڵێ، لە ڕاستیە پێشەکی هەموو کۆتا شەممەیەک لە مانگی چواری هەموو ساڵێک بە ڕۆژی پزیشکی ڤێترنەری دەستنیشان کراوە و لێرەوە پیرۆزبایەکی گەرم ئاراستەی هەموو پزیشکانی ڤێترنەری جیهان و کوردستانەکەین، کارمەندانی ڤێترنەری لە هەموو دام و دەستگاکانی ڤێترنەری. لە ڕاستیە وەکو بۆنە لە ساڵی 2000 بەدواوە لەلایەن ڕێکخراوی جیهانی پزیشکی ڤێترنەریەوە ڕۆژێک دەستنیشان کرا و یادێکرێتەوە. بەڵام وەکو مێژووی پیشەکە، واتە مێژووی پیشەی پزیشکی ڤێترنەری کە چۆن بە شێوەیەکی ڕسمی فەرمی بوو بە پیشە ئەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 1961 واتە لە سەدەی هەژدەهەمین لەلایەن زانایەکی فەڕەنسیەوە کە بە پیاوی زانست ناوەبرا لەو سەردەمە و یەکێک بوو لە ئەستێرەکانی سەردەمی ڕۆشنگەری، پێیانەوە دکتۆر کلاود بۆغژیلە کە ئەمە ناوێکی فەڕەنسیە و بە دامەزرێنەری یەکەم خوێندنگەی پزیشکی ڤێترنەری دانرێ لە جیهان. و لەو مێژووەوە واتە لە ساڵی 1961 بەدواوە ئەتوانین بە پیشەکە بڵێن پیشەی پزیشکی ڤێترنەری. بەڵام لە پێش ئەو ڕێکەوتەوە پێیانەوت هونەری ڤێترنەری، واتە فەنی بەیتەڕی، واتە ئەو کەسانی کە ئیشیان تیا کرد، کۆمەڵی خەڵک بوون شارەزاییان پیا کردبوو بە پێی ڕۆژ و ئەیان توانی هەندێک کێشە چارەسەرکەن. بەڵام لە دوای دامەزراندنی ئەو خوێندنگە ئەکادیمیە لە سەدەی هەژدە وەکو دەستکەوتێکی سەردەمی ڕۆشنگەریش ئەتوانین باسی بکەین، چونکە لەو سەردەما ئیتر وردە وردە لێکدانەوەی زانستی بۆ کێشەکانی کۆمەڵگا جێگای لێکدانەوە
نازانستی و میتافیزیقەکانی ئەگرتەوە پێویست بوو کۆلێجێک هەبێ و ئەم پیشەیە بە شێوەیەکی ئەکادیمی بخوێنێ ئەمە لە ڕووی مێژوویەوە دەستەکانە خۆش بێت. دکتۆر گیان بابینە سەر هەرێمی کوردستان هەرێمی کوردستان تا چەند دەڕێگەی لە ڕووی ئەم زانستەوە پێشکەوتووە و چی بکرێت بۆ ئەوەی کە پێشکەوتوتر بێت؟ بەڵێ لە ڕاستیە ئەتوانین بڵین بە شێوەیەکی گشتی لە عێراق پێش ڕاپەڕین دوو کۆلێج هەبوو کۆلێجێکی پزیشکی ڤێترنەری لە زانکۆی بەغدا و لە زانکۆی مووسڵ بەڵام لە دوای ڕاپەڕینە مێژوویەکەی ساڵی 91 کە ئەتوانین بڵین سەردەمێکی تازە بوو ژیانێکی تازە دەسی پێکرد بە نسبەت کوردەوە وا پێویستێ کرد چونکە شارەکان گەورە بوون دانیشتوان زۆر بوون و پێداویستی مرۆڤ بە تایبەتی لە بەروبوومی ئاژەڵ زیادی کرد ئاژەڵ بەخێوکردن زیادی کرد گوندەکانمان دووبارە ئاوەدان بوونەوە و خەڵکێکی زۆر بە ئاژەڵداریەوە خەریک بوو لەبەرەوە پێویستێ کرد کە کۆلێجێکە بێ بە ناوی کۆلێجی پزیشکی ڤێترنەری لە ساڵی 1995 لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە و سەرۆکایەتی زانکۆی سلێمانی لە ساڵی 1995 کۆلێجێک دامەزرا بە ناوی کۆلێجی پزیشکی ڤێترنەری لە زانکۆی سلێمانی و لە زانکۆی دووهۆکش لە ساڵی 1990 هەمان کۆلێج دامەزراوە تا توانین ئێستا بڵین لە هەرێمی کوردستان دوو کۆلێج هەیە و ئەم دوو کۆلێجە لە کاتی دروستبوونیەوە تاکو ئێستا ژمارەیەکی زۆر باش لە پزیشکانی ڤێترنەری گەنج دەرچوون و پێشکەش کراون بە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم و کاری باشیان کردووە و لە هەموو دام و دەستگاکانی ڤێترنەری لە زانکۆکان لە کۆلێجەکان بە ئەرکی خۆیان ئەزانن و هەر لێرەوامەوێ ئەوەش باز بکەم لە ساڵی 2010 یەکێک لە ئەو خوێندکارانەمان کە دەرچووی کۆلێجەکەی ئێمەیە لە وڵاتی سوید هەڵبژێرا بە باشترین و چالاکترین پزیشکی ڤێترنەری ساڵ لەبەر چالاکی کە ناوی دکتۆر شوان کەریم بوو ئەوە شەر بۆ نمونە. دکتۆر گیان با باسێک لەم بەشە بکەین بزانین کە لە ڕووی مەنهەج لە ڕووی پێداویستیەکانیانەوە تا چەند بۆیان دابین کراوە. لە ڕاستیە کۆلێجی پزیشکی ڤێترنەری ئێستا کە من ڕاگریە و کۆلێجەم و لە سەرەتای دروستبوونیەوە تاکو ئێستا کاری تیاکەم کۆلێجێکی زۆر سەرەکیە لە زانکۆی سلێمانی ئەو زانستی کە خوێنرێ زانستی پزیشکیە واتە تایبەتە بە پزیشکی ڤێترنەری 5 ساڵە خوێندن لەو کۆلێجە بە زمانی ئینگلیزیە 3 ساڵی یەکەم پێڵێن زانستە بنچینەکان بە شێوەیەکی گشتی وەکو نەخۆشی زانی مایکرۆبایۆلۆجی ئەمە بە شێوەیەکی گشتی لە هەموو کۆلێجە پزیشکەکان نەخوێنرێ بەڵام لە ساڵی 4 و 5 خوێنکار وردە وردە پسپۆری وەرەگرێ لە نەخۆشیەکانی ئاژەڵ لە نەخۆشیەکانی پەلەوەر ئەو نەخۆشی هاوبەشانەی کە لە ئاژەڵەوە ئەگوێزرێتەوە بۆ مرۆڤ نەشتەرگەری لە ئاژەڵ چۆنەکرێ و چۆن ناکرێ ئەمە هەموو لەو کۆلێجە فێرەکرێت. دکتۆر باباسێک لە ئەو کۆڕوسیمینارانە بکەین ساڵانە بۆ هەر ڕۆژی جیهانیەک بێت کۆڕوسیمینار ئەنجام ئەدرێت ئەمە بزانم ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر پێشکەوتنی بوارەکە. بەڵێ لە ڕاستەیە ئێمە وەکو کۆلێج وەکو زانکۆی سلێمانی ساڵانە یعنی ئەتوانین بڵین هەفتانە کۆڕوسیمینارمان هەیە لە بابەتە جیایەکان و ئەتوانین بڵین بەشداریەکەین لە خولی بەهێزکردن بۆ دام و دەستگاکانی حکوومەت بۆ نمونە لە قایمقامیەت ئێمە بە بەردەوامی بۆ لیژنە دائیمیەکانی لیژنە هەمیشەیەکانی قایمقامیەت کە ئەچنە ناو بازاڕەوە پشکنین بۆ بەروبوومی ئاژەڵەکەن ئێمە سمینارمان کردو خولمان کردوتەوە و لەگەڵ فڕۆکەخانە بۆ فەرمانبەرانی ئەوێ خولمان کردوتەوە بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری پزیشکی ڤێترنەری و مامۆستاکانمان بە بەردەوامی لە ڕاگەیانەکان هۆشیاری پزیشکی ڤێترنەری بڵاوەکەنەوە چونکە بڕوامان بەوە هەیە هۆشیاری پزیشکی ڤێترنەری بۆتە پێویستیەک لە پێویستیەکانی ئەم سەردەمە و فەلسەفەیەک لە پشتی ئەمەوە هەیە کە ئەڵێ تا تەندروستی ئاژەڵ و باڵندەکان پارێزراو نەبێ مرۆڤ پارێزراو نابێت. دکتۆر گیان با باسێک لەو
خولانە بکەین ئەمێ بزانم کە ئەو خولانە لەلایەن کیۆ ئەنجام ئەدرێت و تا چەند گرنگە ساڵانە خولی تایبەت هەبێ بە پزیشکانی ڤێتنەری بۆ ئەوی کە پەرە بە توانەکانیان بدرێت. لە ڕاستیە پزیشکانی ڤێترنەری لە دووسێ ڕێگاوە پەرە بە توانەکانیان ئەدرێت. یەکەم لە کۆلێج لە زانکۆ ئەتوانین بڵێن خوێندنی باڵا کرێتەوە. ئەو پزیشکانی کە بڕوانامەکانیان بە کەلۆریۆسن ئەتوانن تەقدیم بکەن بۆ خوێندنی ماستەر دکتۆرا بەپێی ئەو مەرجانی کە وەزارەتی خوێندنی باڵا دایئێنێ و لەو ڕۆوە پزیشکی ڤێترنەری ئەتوانێ خۆی پێش بخە. هەندێک لە پزیشکانی ڤێترنەری سەفەری دەریەوەی وڵاتەکەن بەتی پێش ماوەیەک تواناسازی هەبوو. پرۆسەی تواناسازی ئێمە زۆر سوودمان لێبینی و توانم بڵێم گۆڕانێکی کرد لە ناو دام و دەستگاکانی حکوومەت بە تایبەتی خوێندنی باڵا و پزیشکانێکی ڤێترنەری زۆر چوون بڕوانامەی دکتۆرا و ماستەریان هێناوە هاتوونەتەوە و توانین بڵێن خزمەتێکی فراوانترە گەیەنن بە عقڵێکی تازە و لەگەڵ کادر و پزیشکانی ڤێترنەری ناوەوە جۆرە تەفاعولێکیان کردووە. ئەتوانین بڵێن ئێستا لە کوردستان ستافێکی ئەکادیمی پزیشکی ڤێترنەری هەیە. یعنی بێجگە لە پزیشکانی ڤێترنەری کە لە بەڕێوەبەرایەتیەکانی ڤێترنەری لە هۆبەکانی ڤێترنەری لە قەسابخانە لە فڕۆکەخانە کارەکەن لە زانکۆش ستافێکی ئەکادیمی هەیە کاری توێژینەوەی زانستیە لە ئەو کێشە و کەم و کوڕیانەی کە لەم بوارە دێتە پێش. بێجگە لەوەی ئێستا لە بەڕێوەبەرەکانی ڤێترنەریش کۆمەڵێ دکتۆر خاوەن بڕوانامەی دکتۆرا و ماستەرن توێژینەوەی زانستی ئەنجامەدەن واتە هەنگاوی باشی ناوە بە هیواین حکوومەتش پاڵپشتی ماوەکە. دکتۆر ژیان باسێک لەوە بکەین لەم حاڵەتەی کە نەخۆشی کۆرۆنا بڵاو بوو وەک ئەو زانین کە لە سەرتای بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا باس لەوە دەکرا کە لە ڕێگەی ئاژەڵانەوە بڵاو بووەتەوە. ئەمێ بزانم کە ڕۆڵی پزیشکانی ڤێتنەری چۆن بوو؟ بەڵێ لە ڕاستیە ڕۆڵی پزیشکانی ڤێترنەری لە سەردەمی بڵاوبوونەوەی کۆرۆنا هیچی کەمتر نەبوو لە هاوکارەکانیان لە پزیشکان و کارمەندانی تەندروستی دام و دەستگا تەندروستیەکان بۆ چونکە ئەم نەخۆشی کۆرۆنا نەخۆشیێکی هاوبەشە نەخۆشیە مرۆژەڵیەکانە لە ئاژەڵەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆیان نەڕاستەوخۆ ئەگوێزرێتەوە بۆ مرۆڤ و لە مرۆڤیشەوە بەپێی کۆتا راپۆرت و توێژینەوەکان دەرکەوتووە ئەو مرۆڤانەی کە هەڵگری ڤایرۆسەکەن هەندێک جار ڤایرۆسەکە گوێزنەوە بۆ ئاژەڵەکانیان ئەوانەی کە ئاژەڵ بەخێوەکەن. لەبەر ئەوە پزیشکانی ڤێترنەری هەر لە یەکەم ڕۆژەوە بە تایبەتی پزیشکانی ڤێترنەری تاقیگەی بەڕێوەبەرایەتی ڤێترنەری هاوکارێکی باشی دام و دەستگاکانی تەندروستی بوو لە سلێمانی و بە تایبەتی خۆشبەختانە کۆمەڵێک دکتۆر هەبوو تایبەت بوون بە بواری کۆرۆنا بە تایبەتی وەکو دکتۆر زانا حەمید دکتۆر پێشنیار محەممەد عەتا ئەمانە هەر لە ئەوڵەوە خۆبەخشانە خۆیان تەرخان کردووە بە تایبەتی لە تاقیگەکانی خەستەخانەی سەرچنار بۆ ئەوە توانین بە دکتۆر زانا حەمید کە ئێوەش چەند جارێک میوانداریتان کردووە ئەتوانین پێیان بڵێن کۆرۆنالۆجست واتە ئەو پسپۆرانی کە تایبەتن بە کۆرۆنا چونکە زۆر شارەزان و پزیشکانی ڤێترنەری لە زانکۆش بە بەردەوامی کۆڕ و کۆبوونەوە و بڵاوکردنەوەی هۆشیاری لە دام و دەستگاکانی ڕاگەیاندن بڵاوکردنەوەی هەندێک نامیلکە کە زۆر پێویستە بۆ خێزان بۆ هاوڵاتی یعنی پزیشکانی ڤێترنەری هیچ درێغیان نەکردووە. دەستان خۆش بێت. دکتۆرگیان باباسێک لە گۆشتی بەکار هاتوو بکەین ئەو گۆشتی ڕۆژانە ئێمە بۆ خواردن بەکارهێنین تا چەند پزیشکان ڕۆڵیان هەبووە لەوەی کە ئەو گۆشتانە بپشکنن و لە کوالیتی ئەو گۆشتانە دڵنیابن؟ بەڵێ یەکێ لە ئەرکەکانی پزیشکی ڤێترنەری پشکنینی زانستی و ئەکادیمیانەیە بۆ ئەو ئاژەڵانەی کە لە قەسابخانەکان سەرە بڕێ. اینجا مەسەلێکی ئەڵمانی هەیە ئەڵێ ئەو ناوچەی ئەگەر قەسابخانەیەکی زانستی ڕێکوپێکی تیابێ پێویستی بە خەستەخانە و نەخۆشخانە نییە. بەو مەبەستەی ئەگەر لە قەسابخانە دکتۆری ڤێترنەری بە شێوەیەکی زانستیانە ئەو گۆشتە ئەو لاشەی ئاژەڵ چکە پێش سەربڕین و دوای سەربڕین پشکنینی بۆ کرێ و ئەندام بە ئەندامی ئەو ئاژەڵە ئەپشکنرێ و بە شێوەیەکی زانستیانە
مۆرەکرێ و ئەخرێتە بازارەوە لەبەرەوە ئەو شوێنانەی کە ئەو گۆشتە ئەفرۆشن ئەوە گۆشتێکی تەندروستە وابێ هاوڵاتیانش هەموو وەختی هۆشیار بن لە شوێنێک گۆشت بکڕن چکە گۆشت مادەیەکە ڕۆژانە پێویستمان پێیەتی و سەرچاوی پرۆتینە و هیچ هاوڵاتیەک نییە بەبێ گۆشت بتوانێ یعنی ژیانی بڕاتە ڕێوە چکە پێویستە بۆ لەشی مرۆڤ لەبەرەوە لەو شوێنانە گۆشت بکڕێکە باوەڕ پێکراون و مۆری قەسابخانەی پێوەیە و بەو مەرج و تەندروستیانە ئەو قەسابیە کراوەتەوە کە بەڕێوەبەرایەتی ڤێترنەری دیاری کردووە. با باسێک لە ئاژەڵانی بەرەڵا بکەینانی لە جادە و شەقامەکان ئێمە ڕۆژانە ئەیان بینین ئەمانە تا چەند پزیشکان ڕۆڵیان هەبوو لەوەی کە ئەو ئاژەڵانە هیچ نەخۆشیەکیان لێو نەگوازرێتەوە بۆ مرۆڤەکان تەنانەت ئەو ئاژەڵانە نەخۆشیەکانی نێوانیشان نەگوازرێتەوە بۆ یەکتری. بەڵێ لە ڕاستیە ئێستا لە دنیای پێشکەوتوو شتێک نەماوە ناوی ئاژەڵی بەرەڵابی ئاژەڵ نابێ بەرەڵابی بەس لە وڵاتانەی ئێمە ینی بەم شێوەیەیە ئاژەڵە بێ شوێنی هەبێ لانەیەکی هەبێ ئەبێ خواردنی بدرێتێ ئەبێ دکتۆر بیپشکنێ ڤاکسین بکرێ واتە بکوترێ هەروەکو باقی ئەندامەکانی خێزان چونکە لە ڕووی بایۆلۆجیەوە ئەتوانین بڵین ئێمە وەکو زانستی پزیشکی ڤێترنەری هیچ جیاوازیەکی ئەوتۆ لە نێوان مرۆڤ و ئاژەڵ نییە لە ڕووی بایۆلۆجیەوە لە ڕووی فسیۆلۆجیەوە لەبەر ئەوە لە ئاژەڵەوە کۆمەڵێک نەخۆشی ئەگوێزرێتەوە بۆ مرۆڤ پێیان ئەوترێ زونۆتیک دزیزز واتە نەخۆشیە مرۆژەڵەکان نەخۆشی هاوبەشەکان کە یەکێ لەو نەخۆشیانە نەخۆشی کۆڕۆنایە نەخۆشی تای ماڵتا نەخۆشی ئەنفلۆنزای باڵندا ئەمە ئەم نەخۆشی کۆمەڵێک نەخۆشی دیکەی تر لەبەرەوە بەڵێ بەرەڵابوونی ئاژەڵ لە ناو گەڕەکەکان لە ناو جادەکان بەبێ خاوەن بەبێ سنوور ترسناکی بۆ سەر مرۆڤ دروستەکە لەبەرەوە ئێمە زۆر جار باسمان کردووە ئەبێ لایەنە پەیوەندیدارەکان لە شارەکانی کوردستان شێڵتەرێ دروست بکەن شوێنێکی تایبەت دروست بکەن ئەم شوێنە ئەو ئاژەڵانەی تیا کۆ ببێتەوە و لەلایەن شارەوانیەوە سەرپەرشتی بکرێ و لەلایەن تەندروستیەوە بەڕێوەبەرایەتی ڤێترنەری سەرپەرشتی بکە و ئەم ئاژەڵانە خواردنیان بدرێتێ و لە ڕووی تەندروستیەوە سەرپەرشتی بکرێت. دکتۆر ئێوە چی ئێوە تا چەند هەوڵتان داوە بۆ ئەوەی کە ئەو ئاژەڵە بەڕەڵایەنە شوێنێکی تایبەتیان بۆ بکەنەوە هەوڵ بن بۆ ئەوەی کە شوێنێکی تایبەتیان بۆ بکرێتەوە؟ ئێمە وەکو دەستگایەکی ئەکادیمی کارمان ئەوەیە هۆشیاری بڵاوکەینەوە و چەند جارێکش لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان دانیشتوین لەگەڵ ڕێکخراوەکان لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەت هەمووشیان گەیشتونەتە ئەو قەناعەتەی کە پێویستە شوێنێکە بێ ئەم ئاژەڵانە بگرێتە خۆی تا ئێستا جێبەجێ نەکراوەت و زۆر جار بە بەهانەیەوەی کە بارودۆخی دارایی هەرێم نەگەشتۆتەوە ئەنجامەی ئەو ئیشە بکە کێشە لە دوای کێشە دێر جاران مەسەلەی داعش ئێستا کۆڕۆنا بەڵام لە کۆتاییە ئەبێ هەر شوێنێک دروست بکرێ و ئێستا خۆشبەختانە ڕێکخراوی مرۆڤ دۆستانە هەیە کە گرنگیەدا بە ئاژەڵ و مافی ئاژەڵ یعنی هەوڵی زۆر باش هەیە بەڵام گرنگەوەی حکوومەت پشتگیریان بکە و من هەر لێرەوە دەنگمانە خەینە پاڵ هەموو دەنگی ئەوانەی کە داواکەن هێلانەیەک شوێنێک دروست بکرێ بۆ ئاژەڵانە بۆەوەی ئێمەش وەکو ئەو وڵاتانەی تریتر شتێک نمێنێ ناوی ئاژەڵی بەرەڵابێ. هیواین دکتۆر گیان با بینە سەر ئەو کەسانی کە لە ماڵەکانیانە ئاژەڵ بەخێوەکەن ئەمانە پێویستە چی بکەن بۆ ئەوەی کە ئاژەڵەکانیان تەندروست بێ و هیچ نەخۆشێک لە ئاژەڵەکانیانەوە بۆیان نەگوازرێتەوە؟ بەڵێ لە ڕاستیە ئەگەر بینە سەر نەخۆشی کۆڕۆنا هەتاکو ئێستا بەڵگەیەکی زانستی یاخود توێژینەوەیەک نییە کە لە ئاژەڵە ماڵیەکانی وەکو سەگ و پشیلە نەخۆشیەکە بڵاوە بێتەوە بەڵام چەند راپۆرتێکەیە لە هۆنگ کۆنگ لە بەلجیکا لە سین ئەڵێ هەندێک لەوانی کە هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنا بوون پشیلەکانیان یا سەگەکانیشیان توش بووە ئەوە ژمارەی زۆر کەمە واتە نەخۆشیەکە تاکو ئەم کاتێک ئێستا ئێمە قساکەین لە خاوەن ئاژەڵەکانەوە گوازراوەتەوە بۆ سەگ و پشیلەکان بە تایبەتی لە هۆنگ کۆنگ لەبەرەوە ئەبێ ئێمە وریای ئەوە بین هەندێک ڕێنمایی هەیە جێبەجێکەین یەکەم
ئاژەڵی ماڵی بە هیچ شێوەیەک تێکەڵی ئەندامی خێزان نەبێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە تایبەتی لەم کاتەیە و ئەم مەسەلەی ماچکردن و باوەش پیاکردن و لێسینەوەی خواردن لە چێشخانەکان ئەمە کارێکی باش نییە ئێستا و پێویستە ئاژەڵەکانیش کەرەنتینە بکرێن شوێنەکانیان بە بەردەوامی بە مادەی پاکشکەر پاک بکرێتەوە و خواردنی دروستیان بدرێتێ وەکووتم ئەو کۆنتاکتە ئەو پەیوەندی ڕاستەوخۆیە لە بینی ئەندامەکانی خێزان و ئەو ئاژەڵە نەبێ و بە هیچ شێوەیە لەم ماوەیە ئاژەڵی تازە ئاژەڵی نوێ نەهێنرێتە ماڵەکەیەوە و ئەگەر نیشانەیەکی ناسروشتی بەدی کرد لەسەر ئاژەڵەکەی زوو پەیوەندی بکە بە نەخۆشخانەی ڤێترنەری یاخود کلینیکێکی ڤێترنەری بۆی پزیشکێکی ڤێترنەری هەندێک ڕێنمایی گونجاوی بگاتێ. دکتۆر گیان بزانین لەم ماوەی کەرەنتینە وەکو دکتۆر فەرەیدون چیت کردووە و ڕۆڵت چۆن بووە؟ لە ڕاستیە من وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو پزیشکێکی ڤێترنەری لە زۆر ڕاگەیانەکان هۆشیاری پزیشکی ڤێترنەریم بڵاو کردوتەوە و بە دوواداچوونێکی ڕۆژانەم هەیە بۆ هەموو ئەو راپۆرتانەی کە لەسەر نەخۆشیەکە بڵاوەکرێتەوە بە تایبەتی ئەو راپۆرتانەی کە باس لە گواستنەوەی نەخۆشیەکە کا لە نێوان ئاژەڵ و مرۆڤ و وەکو کۆلێجیش نامیلکەیەکمان وەرگێڕایە سەر زمانی کوردی بە ناوی کۆرۆنای تازە و وردە وردە کاری ترمان کردووە لە زانکۆ بۆ ئەوەی هەمیشە ئاستی هۆشیاری پزیشکی ڤێترنەری لە نێوان هاوڵاتیانە بەرز بێ چونکە هەموو کاتێ خۆپاراستن باشترە لە چارەسەر. دکتۆر گیان بزانم کە لە ماوەیەدا هیچ لێکۆڵی نوێکتان کردو یاخود بەتەمان لێکۆڵی نوێ بکەن بۆ ئەوەی کە ئەم نەخۆشیی کە ئێستا هەیە دەری بخەن کە چییە و توێژینەوەی زیاتری لەسەر بکەن. لە ڕاستیایەکێک لە ئیشەکانی مامۆستای زانکۆ وەکو ئەکادیمی ئەبێت توێژینەوەی زانستی ئەنجام بدە چونکە لە ڕێگەی توێژینەوە تۆ ئەگەیتە ڕاستیەکان ئەگەر توێژینەوە نەبێ پشتی بێبەستی ناتوانی هەنگاوێ بنی لەبەرەوە زانکۆی سلێمانی و کۆلێجە پزیشکەکان و بە تایبەتیش کۆلێجی پزیشکی ڤێترنەری توێژینەوەی زانستی زۆر باشی تیا ئەنجامە درێ و پرۆپۆزەڵی باش بیرۆکەی باش زۆر هەیە بەڵام ئێستا لەبەر ئەم مەسەلەی کەرەنتین و دەوام نەکردن کەمێک پاشەکشەمان کردووە بەڵام کاتێک کە دەوام بکرێتەوە و بڕۆینەوە زانکۆ و تاقیگەکانمان هەمووی ئامادەیە و ئەوەشت بۆ باز بکەم ئێمە هەر لە بیدایەتی سەرهەڵدانی نەخۆشی کۆرۆنا هەموو تاقیگەکانی زانکۆکان و بە تایبەتی زانکۆی سلێمانیش کۆلێجە پزیشکەکان کۆلێجی پزیشکی ڤێترنەری خستومانەتە خزمەتی دام و دەستگاکانی تەندروستی و وەکو یەک تیم وەکو یەک گیان و یەک دڵکارەکەین بۆ ئەوەی ئەم بەڵایە لەسەر میلەتەکەمان لاچێت. دەستان خۆش بێت. دکتۆر باسێک لەوە بکەین لەگەڵەوەی کە داوام ڕاگیراوە ئەمە تا چەند کاریگەری هەبووە لەسەر ئێوە لەسەر ڕۆڵی پزیشکان لەسەر بەشەکەی باڕێستان. ڕاستیە دەوام ڕاگرتن ئەمە وەکو ئەمرێکی واقع چونکە لە هەموو دنیا ئەمە کۆڵێ پاندیمیک دزیزە نەخۆشیێکی جیهانیە هەموو جیهانی گرتوتەوە دەوام ڕاگرتن کەرەنتینەکردن هەموو دنیای گرتوتەوە چونکەوەی یەکێکە لە ڕێگەکانی خۆپارێزی واتوانم بڵێم دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمش هەر زوو زۆر نیشتیمان پەروەرانە توانیان ئەو کارە ئەنجام بدەن و ئێمە قازانجمان کردووە ڕاستە لەلایەکەوە زەرەری گەیاندووە بە دەوام و خوێندکار و محازەرە بەڵام بە هیوام بە هەوڵی مامۆستاکان و بە هەوڵی خوێندکاران بە هاوکاری هەموو لایە نایەڵین بە هیچ شێوەیەک ساڵی خوێندنی خوێندکاران بفەوتێ ئەوە لێرەوە ئێمە ڕایەگەیەنین و سەرۆکایەتی زانکۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ڕایگەیانوە و ئێستا لە هەوڵی ئەوەیان چارەیەک بدۆزینەوە لە ڕێی ئۆنلاینەوە هەتاکۆ ڕۆژەی کە دەوامەکەین خوێندکاران محازەرات و وانەکانی خۆیان وەرگرن بە هیوای سەرکەوتنیان. دەستەکانە خۆش دکتۆر گیان سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ دکتۆر فەرەیدون عەبدولستار ڕاگری کۆلێجی پزیشکی ڤێترنەری زانکۆی سلێمانی کە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. بەڵێ عەزیزانم ئێستاش پەیامنێرمان حەیدەر باشێکی ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵمانەیە. حەیدەر سڵاو لێوێ و بەیانیت باش بێ دەمێ بزان زانیاریەکان لای تۆ چین.
ساڵ لە ئێمەش کۆژی ڕۆژ باش دەبێت ئێستا لە نەخۆشخانەی گشتی کفرین لێرە نەخۆشخانی شەید خالت گەرمانی کە تاکە نەخۆشخانەی گشتیە لە کفرین من دەمەوێت باس لەوە بکەم شەوی ڕابردوو وزارەتی تەندروستی دوو حاڵەتی ڕاگەیان کە توشببووی ڤایرۆسی کۆرۆنان یەکێ لەوانە دەکەوێتە سنووری گەرمیان و باس لەوە کراوە کە هاوڵاتی کفریە بەڵام خۆی دانوشتی ڕاستە خەڵکی کفرێ دانوشتی قەزای کفری نییە بگرە دەوروبەری گەرمیانە من بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو حاڵەتە و لەکوێوە هاتووە و خەڵکی کوێ و چۆن داخل بۆ و چی بۆ کراوە باری تەندروستیشی چۆنە لەگەڵ زۆر بەڕێز بەڕێوبەری نەخۆشخانەی گشتی کفریم لەگەڵایە سامان سەر کاک سامان سپاس بۆ ئەو دەفەتە دەمەوێت زانیاری زیاتر لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە ڕاستە و خۆ باس لەو حاڵەتە بکەیت و باری تەندروستیشی چۆنە. سپاس بۆم دەرفەتە ئەو کەسەی کە داخل بوو لە ڕۆژی پێنجشەممەی چوارشەممە لەسەر پێنجشەممەی ڕابردوو داخل بوو لە بازگەی کفری کارێز بڵین لەوێ کەسەکە کەسێکی زۆر ملتەزم بوو ڕێکوپێک بوو خۆی کە یەکسەر خۆی ناساند بوو کە لە دەرەوەی وڵات هاتوۆتەوە خوێن کار بووە هەموو ڕێنمایەکی تەندروستی پێشتر خۆی ئامادە کرد بوو ڕێنمایشتی کرد و بێەوەی بە هیچ بزانێت یانی چووکە لە بەغاوە هاتبوو لە مەتاری نیشانەیەکی نەبووە بەڵێ لە رووسیا هاتووە لەکە لە فرۆخخانی بەغدادا بە زۆر هاتبوو بۆ ئێرە داخل بوو هیچ نیشانەیە شتێکی نەبوو بەڵام نزیک کەس نەکەوت بوو تو بزانام ڕێنمایەکان چییە چیەکری بۆ من گەرنتی نەمەکەن چۆنە پاش ئەوە ئاگدارکران ئێمە بە تیمی تایبەت و بە ساری فریاگوزاری ڕۆشتونن هێنان بۆ ئێرە لە شوێنی تایبەت داماننا هیچ نیشانەیەکی نەبوو هیچ حاڵەتی زۆر جێگیر بوو یەکسەر سامپڵمان لێ وەرگرت بۆ ئەوەی بزانین چۆنە دوێنێ نەتیجەی سامپڵەکە هاتەوە کە پۆزتیفە بەڵام حاڵەتەکەی جێگر بوو هیچ لێرەش کۆنتاکتی لەگەڵ هیچ کەسێکان نەبوو هەموو ڕێنمایە تەندروستەکان جێبەجێ کرا خۆشببختانە ینی لەگەڵ کەسێکە بڵێن حتا ئاگداری ماڵەوەیشی ماڵی کردبوو کە هاتووە بەڵام کەسیان نهاتبوون و لە خەسەخانەی هیچ کەسێک کۆنتاکتی لەگەڵا نەبوو باشەرەتەن هەمووی بە ڕێنمایی تەندروست لەگەڵ جوڵاونەتەوە زۆر زۆر باش و خۆشببختانیانی کەسەکەی مەترسیەکی نییە ئەتوانین دڵنیای بدێنە خەڵکی دەڤەرەکە کە هیچ مەترسیەک نییە لە ڕووی ئەوەی کە بڵاو بێتەوە چووکە یەکسەر هەموو ئیجرعاتێکی تەندروستی بۆ کراوە کۆنتاکتی لەگەڵ کەسا نەبووە دکتۆر کاک سامان دەمێ من پرسم لەسەر تۆ باسی لەوەی خۆت سامپڵی وەرگردووە باری تەندروستیشی جێگیر بووە ئەگەر حاڵەتەکەی هێشتا مەسەن لە گەرمیان بووە تەمەترسی بگرە نزیکەی 200 کەس لەیرە لە گەرمیان کەرنتینە کراوە ئەم هاوڵاتیش پێتوانی حاڵی یاساییە ئەمە کە پۆزتیف دەرچۆ ڕاستەمە جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەوانی تر حاڵەتەکە لەبەر ئەوەی ئەمە لە دەرەوەی لەناو گەرمیانە توش نهاتۆ بڵێ کۆنتاکتی هەبووە خەتەرە ئەبێ جیا بکرێت و زۆر شتی بکەین ئاسانکاری و خۆشببختانە ئەم چییە تەنها لە دەرەوە هاتوو یەکسەریش هاتوو بۆ خەسەخانە یعنی لە شوێنی تایبەت دانراوە تێکەڵ کەس نەبووە کۆنتاکتی لەگەڵ کەس نەبووە هەر وەک ئەوەی کە ڕاستە مەحاڵەتی پۆزتیفمان هەیە بەڵام خۆشببختانە خۆ یەکسەر داخل شوێنی تایبەت بوو مترین کراوەوە جیا کراوەوە گەرنتی نەکراوە ئەو نەبووە بڵێن لە شوێنەکە ئەڕۆین هێنین یەکسەر خۆی کەسەکە هاتووە داخل کراوە وەک حاڵەتەکانی تر چۆن خۆشببختانش نەخۆشەکە لای ئێمە لەژێر کۆنتترۆڵە ینی بڵێن کەسەکان لە حاڵەتێکی زۆر خراپ نیە مردنیە کەسەکەش گەنجە تەمەنی باشە وەسعی زۆر باش بوو ینی هەم لە ڕووی نەفسیوە لە ڕووی دەرونیوە هەم لە ڕووی تەندروستیوە هیچ نیشانەیەکی تیان نییە بەڵام ئەترەوە پۆزتیفە ئەوش پێڵێن ئەسۆپتۆماتیک تەبعاً ئەوانەی کە هەیە هەندێکی حاڵەتێکی یان هیچ وەک کەسێکی ئاسایی بینی و بەڵام پۆزتیف هەڵگرە ینی هەڵگری ڤایرەسەکەیە بڵێ کاک سامان سەرتی بەڕێوەری نەخۆشخانەی کفری باس لەوە کە تۆ خۆت سامپڵت لێ وەرگردووە ینی تاقیکردنەوەت بۆی کردووە یعنی واتە ئێوە وەکو نەخۆشخانەی گشتی کفری شوێنی تایبەتتان هەیە ئابیری پێویستان هەیە خۆی چییە ئێمە شوێنی گەرنتینە ئەکو کەزانن لە کەلار ئوتێلیان پێشتر ئوتێل دابین کرابوو بەڵام لەبەرەوەی کەسەکان نەماوە شتێک نەبوو ئەو کەسیش کە داخل بوو شوێنی تایبەتمان بۆی دیاری کرد لێرە وەکو گەرنتینەیەک تا بزانین فەحسەکەی چی و چی ئەکرێت شوێنی تایبەتمان داناوە بەڵام وەکو شوێنی گەرنتینە بۆ گشتی شوێنی ئێمە شوێنی گەرنتینە بۆ دەکەسە بۆ مەسەن سەری 20 کەس شتێک بێ بەڵام ئێمە هۆڵی تایبەتمان هەیە بە کۆرۆنا مەسەن کەسێک دێ دکتۆری تایبەتمەند بڵێن فحوساتی بۆکە لەگەڵەیە ئەو ئیجرعاتانەی کە هەیە بۆی بکرێت شوێنی تایبەتمان هەیە بەڵام بۆ ئەوەیش کە جامان کردەوە شوێنی تایبەتمان بۆ دیاری کرد
بۆ ئەوەی کۆنتاکتی لەگەڵ کەسانە بێ شوێنێکی تایبەت خۆی تەنیا لە ژوورێکی تایبەت کە هەموو پێداویستەکانیەوە لەگەڵا بوو. کاک سامان سەرتی بەڕێوەبەری نەخۆشخانەی کفری پێت وانی هەندێک جار لە حاڵەتی وا کەناڵەکان یاخود تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک حاڵەتەکان لە قەبارەی خۆی زیاد دەکەن. تۆ ئێستا منەوەی لە وتەکانی جەناب تا گەنجێکە لە وڵاتی رووسیا هاتووە لە ڕێگەی فڕۆکەخانەی بەغداوە هاتووە لە بازگەی کارێز کفری کە دەواازەی کفریال لەوێ پشکرینی بۆ کراوە هێنراوەتە نەخۆشخانە بە ئۆتۆمبیلی تایبەت براوەتە گەرمیان و لە شوێنی تایبەتەوە حاڵەتەکە ئاسایە. پێت وانە پەلەکردن زۆر جار دەبێتە مای ترس و دڵڕاوکێ هەموو شتەکان بۆ خەڵکانی پسپۆر جێبێنین باشتر نییە. زۆر ڕاستە و قسەیە ینی زۆر جار زۆر پەلە ئەکرێ ینی من لێرەوە ئەتوانم بڵێم ڕاگەاندەکان بە هەموویەوە پەلەیەکی پیوە دیارە ینی زۆر جار لە سەرچاوی تایبەتەوە کە ئەو کەسەیە چیەکرێت ئەمانش وا ئەکات خەڵک بە شێوەیەکی جیاواز ئەگەر گۆڕانکاریە کەمیشە بێ جیاوازیە کەمیشە بێ دڵڕاوکیەک لای خەڵک دروستە بێ بەڕاستی ئەبێ مرکزیەتێک هەبێ ینی سنتەرێک هەبێ بۆی کە تۆ قسەیەک لە شوێنی تایبەت و وەرەگیری لە جهێتی تایبەت کە معنیە بە بۆ شوێنە بەو کارە زۆر پەلێشەکە زۆر جاش ئەبینی تۆڕە کۆمەڵایەتەکان بەڕاستی ئەوە چون کۆنتترۆلەکریا چیەکرێ بەڵام من لێرە داوا ناوانەکەم بۆم حاڵەتانە چکەش شڵژانی خەڵکی بە دوا دێت ئەوە نێکارێکی ئاسان بێ وا بڵێ وە کوشتێکە خەینا دوای ڕوونکردنەوە دێ بەڵام ئەمە شڵژانی خەڵکی بە دوای دێت دڵڕاوکی و ترچێک بڵاوە بێتەوە بۆیە داواکەم ئەم شتانە ئەگەر شتێک لەم بابەتەشە بوو ئێمە ئەم نەخۆشیە هاتووە هەموو ڕێکارەکان گیراوەتە بەر پەلە نەکرد لە بڵاوکردنەوەی ئەم حاڵەتانە ینی تۆ هیچ معلوماتێک نیە تەنها بەرگۆت کەوتەوە یا بیست لە کەسێک یا لە شوێنێ ترەگۆی بیسی خۆت بە کەیفی خۆت هەواڵێکدا ڕێژیت و بڵاوەکەیتەوە بۆ شوەیە ئەمە بەڕاستی ئەمە کارێکی باش نییە من بۆیە لێرە داواکەم لە هەموو ڕاگەیان کارەکان لە ئەوانی کە تۆڕی کۆمەڵایەتی پەلێک نەکەن یا تەکید بکەن لەسەر سەرچاوەکان ینی ببین لایەنی معنیش چی ئەکات بزانام چێ دوای ئەوە لەوە شتەکان بڵاو بکرێتەوە. سەرتی بەڕێبەری نەخۆشخانەی کفری من زۆر جار ئەو پرسیارش لە ئێمەگەن کە ئۆتۆمبیلێکی ئامبولاس دەرەچێت لە کفری و پرسیار لە ئێمەشگن و تەلەفۆنشمان بۆ کرد خەڵک زۆر زانیاری بەڵام دواوتت بە کورتی پەیوەندیەوە لەگەڵ بەڕێبەرایی تەندروستی گەرمیان چۆنە و ئەگەر بکرێت بە کورتیمان بڵێ پەیوەندی ئەمە دایم لەگەڵ پەیوەندیان لەگەڵ بەڕێبەرایەتی کشێت پەیوەندیمان زۆر باشە. سەبارەت بە ئەمبولانسەکانش خۆت ئەزانی هەر ڕۆژانی ئاسایش پێش کۆرۆنایش ئەمبولانسە دەرچووە چونکە تۆ ئەزانی هەندێک جار حاڵەتێکەیە پێویستەکە ڕەوانەی کەلار بکرێ یا ڕەوانی سلێمانی بکرێ کە پێویستەکە ئەمانە هەر هەبووە پێویست ناگە بەترس وا داشمان حەز ناکەم زۆر بکەین ئەگەر کەسێک کۆرۆنایشی هەبێ مادام لەژێر کۆنتترۆڵایە بڵاو نەبێتەوە زۆر ئاسایە خەڵکە بێ بە لەوە بترسێکە لەژێر کۆنتترۆڵانە. زۆر سپاس سامان سەرتی بەڕێبەری نەخۆشخانەی گشتی کفری زۆر سپاس بۆ کۆی زانیاریەکانت دەگەڕێمەوە ستۆدیۆی کەناڵی گەلی کوردستان ئەمە کۆی زانیاریەکانی سنووری کفری و گەرمیان. بەڵێ سپاس بۆ پامنێرمان حەیدەر کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لا کفریەوە لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکەشی کا بۆ مایکی گەلی کوردستان دووە. بەڵێ عزیزانم هەروەکو وتمان لە ئاتەوەری دووەمماندا باسێک لە کاریگەری بە ڕۆژوبوون ئەکەین لەسەر ئەو کەسانی کە نەخۆشییان هەیە و کەسانی کە نەخۆشی درێژخایان یاخود نەخۆشیێکی تایبەتیان هەیە ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین بە ڕۆژوبوون تا چەند کاریگەری هەیە لەسەریان هەمان کاتیشدا ئەو کەسانی کە دەرمان بەکارهێنن تا چەند بە ڕۆژوبوونیان هۆکارە بۆ ئەوەی کە تەندروستیان خراپتر بکات هەر بۆ مەبەستەش پرۆفیسۆر سیروان حەمە شەریف قەرداغی پسپۆری کۆئەندامی هەر سوودجگار بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە لابانە دکتۆر گیان سڵاو لێ بێ بەعنی باش بێت سپاس دەکەم خۆشحاڵین. دکتۆر گیان باس هەرتا باسێک لەوە بکەین لەگەڵ ئەوەی کە بە ڕۆژوبوون فەرزە لەسەر هەریەک لە ئێمە بەڵام ئایا ئەو کەسانەی کە نەخۆشیێکیان هەیە و بەردەوام لەگەڵیانایە تا چەند زیان ئەگەیرێ بەم کەسانە؟ بەڵێ طبعاً خوا کە ڕۆژووی داناوە هیچ بێ حکمت نییە و فەرزی کردو لەسەر مسلمانان بەس لە هەمان کاتە خۆشی ئەفەرمێ ئەوەی کە نەخۆشیەکی بێ نابێ بیگرێ. ئێمە ئێستا باسی ئەو نەخۆشیانە ئەەکەین کە پێویستە و یا باشتر وایە نەیگرێت چونکە ئەگەر بیکرێ لەوانەیە تووشی مزاعفات بێ و زەرەری لێ بەڵێ طبعاً خۆی بەدەنی بەشەر ویا لەشی بەشەر فێری ئەوە بۆ فێری ئەو نێزامە بۆ کە تۆ بەیانی نانەخۆی نیوەڕۆ نانەخۆی ئێوارە نانەخۆی لەسەر ئەو نێزامە ڕۆیشتۆ تۆ کە ئەیگۆڕی بە نێزامێکی تر بەیانی تقریباً 13 تا 14 ساعت هیچ ناخۆی لە 100% دوایی شەو شتێکی زۆر ئەخۆی
ئەمە خۆی لە خۆیان ئەبێ بەهۆی ئەوەی گۆڕانی یعنی کاری ئەو ئەندامانەی لەش بازێ لەو ئەندامانە تۆ ئەگەر خۆت ئەندامەکانت تەواو بێ ئەوە بەڕۆژ و ئەگری و خوا فەرزی کردووە و زۆر ضروریە بەڵام ئەگەر ئەندامەکانت تەواو نەبێ وەک کە دکتۆر وتی تەواو نییە حەق وایە ڕەچاوی ئەوانە بکەی. دکتۆر گیان ئەمێ بزانم کە تا چەند بەپێی نەخۆشیەکان کاریگەریەکە زیاتر ئەکات لە ڕووی نەخۆشیەکە جیاوازی هەیە؟ بەڵێ بەپێی نەخۆشیەکان مەسەلەن ئەگەر ئێستەیەکێت تۆ یعنی چەوری جگەری بێ ئەگەر هاتوو بە ڕۆژوو بێ و ئەگەر بتوانێت ئەو ڕۆژوە بەکاربێنێ بۆ ئەوەی وەزنی دابەزێ و تۆزێ چەورێکە چاک بێ مە شتێکی تا بڵێ باش ویا یەکێک زەختێکی بەسیتی هەیە ئەمە بێ باشە بەڵام بازێ لەو نەخۆشیانەی کە تەحملی ڕۆژوو ناکەن ئەبێ نەخۆش خۆی ڕەچاوی ئەوە بکە و دوای ئەوە فتوای خۆی لای مەلا و لای ئەمانە وەرەگرێ کە ئەمە حەقوایە بە ڕۆژوو نەبێ لەبەر ئەوەی خوا ئەڵێ ئەگەر هات و تۆ نەخۆش بووی مەیگرە بەڵام هەنگێ مسلمانانمان هەیە بەوەیش بە قسەمان ناکەن وەکو نەخۆشی زۆر ئەگەر ئێستا بینە سەرە و نەخۆشیانە نەخۆشی مائیدە هەر بابەسێک لە قورحی مائیدە بکەین ئازاری مائیدە ئەمە بزانم کە تا چەند بە ڕۆژووبوون کاریگەری هەیە لەسەر زیادکردنی ئەم نەخۆشیە خۆی دیواری مائیدە ئەو ترشەڵۆکەی کارژێتە ناو مائیدەی من و تۆ ئەگەر بچێ بکەوێتە سەر پێستەکەمان ئەیسووتێنێ زۆر جار نەخۆش کە گولە بەری کەوتووە ئەو چەورا و ترشاوی ناو مائیدەی یێتە سەر پێستەکەی ئەیسووتێنێ چونکە ترشەڵۆکێکی زۆر بەقوتە دیواری ناوی مائیدە بە 3 ڕۆژجارێک هەمووی ئەگۆڕێ ئەمە لە حاڵەتێکا کە زەلامێک تەواو بێ ئەوە بە ڕۆژ و ئەبی بەڵام یەکێ لەو خەتەرانەی کە بۆ ئەوەی کە یەکێ نەخۆشی مائیدەی بێ ئەوەیە تۆ ماوەی 12 سەعات هیچ خواردنێکی تیانێ ئەگەر خواردنی تیا بێ و مائیدە ساغ بێ ئەو ترشەڵۆکە ئەڕشێ زەرەری نییە و یا بەعزێ شوێن ئەو خواردنە دای پۆشیەوە ترشەڵۆکەکە یەکسەر لێ نا باشە بەڵام ئەگەر یەکێ قورحەی بوو و یا ئیلتیابی مائیدەی بوو و بۆ ماوەیەکی زۆر خواردنی نەخوارد ئەو ترشەڵۆکە یەکسەر ئەڕژێ بەسەر دیواری مائیدە و یەکسەر کارە کاتە سەر ئەو شوێنە و بە تایبەتی تەبەن ئەمە ئەو ئەبحاسانی کە ئێمە خوێنینەوە زیاتر لە وڵاتانەوەیە کە بەڕۆژووی زیاترتیایە وەکو ئێران و سعودیە نیسبەتی کونبوونی دیواری مائیدە لە مانگا زیادەکە بۆ چونکە قورحەیەکی هەیە برینێکە ئەم برینە ماوەیە تۆ بە دەرمان بە خواردن بەمانە کە تۆ خواردنە خۆی ترشەڵۆکەکە یەکسەر لێنا باشە و یا حەبە خۆی کەم کەم نایەڵی بەڵام کە تۆ بۆ 12 سەعات هیچ نەخوارد دوایەوە لە پڕ خاستن ئێوارە پێش ڕۆژوشکانن یەکسەر جاری وا هەیە ئەتەقێ ئەمە تەبەن بە پێی توێژینەوەکانی سعودیە و ئێران خۆی ئەتەقێ قابلی ئەوەیە بتەقێ لەبەرەوە باشتر وایە بۆ ئەوانەی کە قورحەی مائیدەیان هەیە و یا دوانزەگریان هەیە باشتر وایە خۆی ئێستا عیلاجی هەیە بچی ئەوە عیلاجکەی دوایی بیکریتەوە و یا ئەگەر هەرگرتیشن لەگەڵیان ئەبێ دائیمە ئەو حەبانە بەکاربێنی کە درێژخایەنە و ترشەڵۆکی مائیدە نایەڵێ لەو حەبانە هەیە کە ترشەڵۆکی مائیدە نایەڵێ بۆ 12 سەعات کە باشتر وایە لەگەڵ ئەوە کە تۆ مائیدە تەواو ئەتوانرێت ئەو کەسەی کە قورحەی مائیدە یاخود ئازاری مائیدەی هەیە ئەو حەبانە بەکاربێنێ ئینجا بە ڕۆژوو ببێت بەلای کەمەوە ئەبێ ئەو حەبانە باشتر وایە تۆ قورحەکە حەلکەی یان ئەبێت لە ژێر چاودێری دکتۆرا بە ڕۆژوو ببێت دکتۆر وەڵڵاهی باشتر وایە نەبێت و ئەگەر ببێت باشتر وایە ئەبێ قورحەکە چاکە کە چاکی کرد
شتێکی قرس نییە بە مانگێ دوو مانگ عیلاج باشە بێ ئێستا وەک جاران نییە بەکتریایەکە ئەڕوا بەڵام لەگەڵ ئەوەیشە حتا ئەگەر چاکیش بۆەوە باشتر وایە حەبێک کە ترشەڵۆکی مەعیدە نایەڵێ ئێوارە کە بەربانگی کرد لەگەڵ پارشێوە بیخۆبووی ئەو ترشەڵۆکیە دروست نەبێتەوە بتوانێ جارێکتر قورحەکەی هەڵنا. دکتۆر لە قسەکان باست لەوە کرد کە نەخۆشیەکانی گەدە لە هەرێمی کوردستان زۆر زیاترە و لە ڕوو لە زیاد بوونە ئەمێت بزانم هۆکاری ئەوە بۆچی ئەگەڕێتەوە باسم نەکرد ناوتت زیادی کردووە لە هەرێمی کوردستان لە ڕەمەزانە تەقینی قورحەکان زیاکە یعنی ئەمە نەک لێرە لە سعودیە لە ئێران لەو شوێنانەی کە هێنا هۆکاری ئەمانە بۆچی ئەگەڕێتەوە بۆ کارەکەی وەکوتم بۆەوە گەڕێتەوە کە مایدە چۆڵە بۆ ماوەی 12 ساعت و بەردەوام ترشی ئەڕژێ پێ ترشی ناو گەدە ئەڕژێتە ناوی یەکسەرە چێت سەر برینەکە و قورحەکە هەڵاتەوە و یا جاری وایە دیوارەکە کوونەکە و ئەتەقێ ئەو سامەجبوری هەموو ئازارێک ئەبێت کە قورحەی مەعیدە بە یاخود نەخۆشی ترە نەخێر مەعیدە وەکو هەموو شوێنەکانی تر ئەنوای ئازاری تیا جاری وایە مەعیدە بەس ئیلتیابی کردووە جاری وا هەیە قورحەیە جاری وایە شتی ترە سەبەبی زۆر. بەڵێ دکتۆر نیشانەکان بۆ بوونی قورحەی مەعیدە چییە ئەو کەسە چۆن بزانێت کە قورحەی مەعیدە وەڵڵاهی طەبعاً نیشانەکانی مەعیدە تێگەچێ لەگەڵ خواردنا تێگەچێەوە بە تایبەتی شەو کە برسید بوو پێی ئەڵێن هەنگەر پەینانی ئازاری برسێتی کە مایدە چۆڵ بۆ ئەو ترشێ ئەڕژێتە سەر ئەو برینە عەزیەتی ئەمە لەو نیشانانەیە و طبعاً باشتر وایە هەموو کەسێ پێشەوە بچێتە لای دکتۆر و نازۆری بکە و تاکید بێ ئایا ئەتوانێ بە ڕۆژوو بێیاننا. دواتر بابینە سەر نەخۆشیەکانی زراو بە ڕۆژوو بوون تا چەند کاریگەری هەیە لەسەر خۆی ئەگەر زراو مشکلی تیانە بێ بە ڕۆژوبی شتێکی احتیاتیە چونکە زرا وەکو مەخزەنێ وایە ئەو زەردوێ ئەچێتە ئەوێ هەڵی ئەگرێت کە هەڵی ئەگرێت کە خوارد نەخوار ئەی ڕێژێ بەڵام کە زراوێ بەردی تیا بوو ئەمە لەوانەیە ئەم سەلامە بۆ ماوەی 12 ساعت هیچ ناخوا بەڵام لە پڕ خواردنێکی چەور و تەوان کە تۆ بەربانگ بوو لە برسە خواردن زۆرە خۆی خواردنێکی چەور خۆی لەوانەیە خۆی ئەو بەردە ئازاری نابێت دەستکا بە ئازار لەوانەیە ئازارێتی بەسیتی بێت لە وەختا زیاب بکە لەوانەیە بگیرێ لەوانەیە تووشی زەردوویکە لەوانەیە بە کوردەکەی ئەو مزاعفاتانەی بەردی زراو لەوانەیە لە ڕەمەزانە زیاکە لەبەرەوە باشتر وایە یعنی حەلیکەی ئەو سابڕ ڕۆژ. دکتۆر هۆکارەکانی دروستبوونی نەخۆشیەکانی زراو چێمە باس لەوە بکەین. زراو زۆرترین مشکلەی ئێستا بەردە کە یعنی طبعاً بەهۆی خواردنی ئەمڕۆیە ئەو ئێستا لە ئەفریقان جارانی ئەفریقاویش ئێستا ئەوانیش بەرەو پێشەواچن ئەوەی لەوێ ئەو زەلامانی کە خواردنەکانی زیاتر گیاییە و طەبیعیە بەردی زراویان زۆر کەمە بەڵام بەهۆی ئەم خواردنەی ئێمەوە کە ئێستا زۆری برنجە و زۆری ئەو خواردنەوەی وزەیەکی زیاد لە پێویست وەرەگری نیسبەتی کۆلسترۆل لە خوێنە زۆر زۆرە نەک بەردی زرا و شەکرە و زەخت و کۆلسترۆل و دڵ و جەڵتە و ئەمانە هەمووی بەهۆی ئەم خواردنانەی ئێمەوەی کە ئێستا ئەیخۆین خواردنێکی ناتەندروستە لەبەرەوە ئێستا خۆی ئەڵێ لە بەریتانیا لە جەنگی جیهانی دووەمە لەبەرەوەی خەڵکەکە زۆر برسی بوو خواردنیان پێ ناگەیشت نیسبەتی شەکرە زۆر بە تەواوی دابەسی بەڵام جارێکی تر دوای ئەوە هەڵیایەوە یا لای خۆمان لە نەوەکانە بە فەردە لە ئێرانەوە حەبی قاچاقات حەبی دیکسۆن حەبی دیکسۆنەکە چییە سەلامەکەی خۆر تۆزێ ئەو لە لەشیایەڵێتەوە و تۆزێ ئاوسێنێ مەم خۆی مزاعفاتە خەڵک بۆ ێزانی قەڵەوە بێ پیانەوە حەبی قەڵەوی خەڵگە وەختە حەبی قەڵەوی بەکارێنە ئەو وەختە سیحەتی ئێمە باشتر بوو بەڵام ئێستا بەهۆی ئەم زۆرخۆری و نەجوڵان دووشت هەیە ئەبێ زۆرخۆری و نەجوڵان سەبەبی زۆربەی ئەو نەخۆشیانەیە کە ئەمڕۆ ئێمە ئەیگرین بەڵام ئەگەر تۆ کەمی کەیتەوە
و ئەبێ بەهۆی ئەوەی کە بتانی بجوڵی و ڕێجیم بکەی ویا ئەگەر تۆ ڕۆژوت کرد ڕۆژوکە وا بەکار بێنی پێی زعیفی مەسەلەن ئەمە ئەو شتانەی کە قەڵەوت دەکا کە بۆ ڕێجیم ئەوەی ژیانی مەسلەیەکی دوورە کە یعنی بە تایبەتی برنج و فاسۆلیا لای ئێمە زۆرە کێکە ئاردەمە نییە شیری نییە گوڵە بەر ڕۆژەیە هیوایەڵێ من خواردن ناخۆم بەس ڕۆژی کیلۆیە گوڵە بە ڕۆژاخ هیوا هەیەڵێ وەڵا من برنج ناخۆم بەس شەوی بوتڵی عەرەقە خوات ئەمەزانم کە خواردنەکان وەکو بەڕێزت باست کرد تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی نەخۆشیەکان لەسەر ئەوەی کە ئێمە بە ڕۆژوو ئەبین لە ئێستادا کاریگەری هەیە لەسەر بەرەو خراپتر بردننی نەخۆشیەکان کاریگەری زۆرە یعنی تۆ بەردێ بتەکیید ئەمڕۆ دروست نەبووە ڕەنگە 10 ساڵی پێچوو بێت تا دروست بوو یعنی ئەم کابرێت 10 ساڵ برنجی خواردووە هینی خواردووە نەجوڵاوە ڕاستەی نەکردووە ئەمە تووشی ئەو نەخۆشیانە ئەبێ بەڵام ئێستا بۆ خۆپاراستن ئەوەی کە بە کوردێکەکەی ئەوەی کە لەگەڵ ڕۆژوایە ئەوەی کە بەردی زراوی بێ باشتر وایە بەردی زراوە کە حەلکە ئەوسا بە ڕۆژ دکتۆر کەسێک چۆن بزانێت کە بەردی زراوی هەیە یاخود نەخۆشیەکانی تری زراوی هەیە نیشانەکانی چین بەردی زراو زۆربەی زۆری هەستی پێ ناکە ئەچی سۆنەرێکە گری هەروە سەیرەکەی بەردی زراوە هەیە ئەمە پێڵێن بەردێکی بێدەنگ و دوای ئەوە لەوانەیە ئەو بەردە خۆی لە خۆیە ببێ بەهۆی مزاعفات مزاعفاتەکە چیە جاری وایە ئەو بەردە ئەبێ بەهۆی ئیلتیاب لە زراوەکە ئیلتیابەکە و تا لێ و لەرز لێ و بێتاقەتە جاری وایە بۆرێکاگرێ ئازارێکی زۆر بە قوت لێ و خاستن لە سەعات 2 شەوایە یعنی صفەتی بەردی زراو سەعات 2 نیوی شەو ئازارەکەی لێ دوای خواردنێکی قورس بەردەکە بەری بۆریەکاگرێ و ئازارێکی زۆر قورسی لێە و ئیتر ئەینەکە دوایەوە لەوانەیە ببێ بە ئیلتیا و بێ بە جراحە زراو لەوانەیە جاری وایە زراوەکە تەقێ جاری وایە ڕەشە بێتەوە جاری وایە ئەچێ بۆ بۆریەکە تووشی زەردویەکە جاری وایە لەوێژ بۆرێکاگرێت تووشی ئیلتیابێکە جاری وایە ئەوە گەورەیە چێتە ڕێخۆڵە و ڕێخۆڵە ئەگرێ زۆربەیان بێدەنگن بەڵام کە بێدەنگە ئەوە نییە کە ئەمە بە بێدەنگی بمێنێتەوە ڕاستە لەوانەیە لە مستەقبەلە ببێ بە یعنی تقریبا لە 5 تا 10 ساڵانە ئەوەی کە بێدەنگە ئیتر مزاعفات دروستەکە دکتۆر بابینە سەر نەخۆشیەکانی گورچیلە لەسەرەوەی کە بەردی زراومان باس کرد با بەردی گورچیلەش باس بکەین ئەمە بزانم ئەو کەسانەی کە بەردی گورچیلەیان هەیە تا چەند بەڕۆژوو بوون کاریگەری بەردی گورچیلە نەسیحەتی ئێمە نهاییان نابێت بەڕۆژوو بێ بەڕاستی گورچیلەی وەکو جۆگەیە وایە ئەم جۆگەیە ئەبێت دایمە ئاوی پیا بڕە ڕاستە هەر جۆگەیە کە ئاوەکەی تا قەتیسمە ئاوەکە بۆگەنەکا و چڵکنە بێ و بنانێتەوە ئەبێ بە خڵتە گورچیلەیش عینەشت ئەبێ دائیمە ئەو ئاوەی پیا بڕوا ئەویش ئەبێ ئاوێکی زۆر زۆر بخۆیتەوە و ئەگەر نەتخواردەوە قابلی ئەوەیە بێ بەبەر هەیە خۆی بەردی هەیە کە بەردی هەیە لەوانەیە مزاعفاتی نەبێ بەس کە بە ڕۆژوو بوو بەردەکە زیاد ئەکا و مزاعفاتەکە زیاکە لەبەرەوە گورچیلە لەگەڵ ڕۆژوە ناکات نیشانەکانی دکتۆر هەروەکو ئەوەی زراو بێدەنە یاخود بە شێوەی هەیە بێدەنە هەیشە نەخێر ئازارێکی بە قووەتی لێە میزەکەیە بێ بە خوێن لەگەڵ میزە ئازاری هەیە خوێنی هەیە تای لێە ئەمانە هەریەکە لەبەرەوە زۆر ضروریەکەت ئەوەی بەردی بێ بە یعنی ئەبد نابێ بە ڕۆژوو بێ دکتۆر بابەسێک لەوانە بکەین کە ئیلتیهابی گورچیلەیانەیە ئەمانە ئیلتیهابی گورچیلەش نهاییەن چونکە گورچیلە خۆی صفەتی ئەوەیە ئەبێ دایمە پاراو بێ ئەگەر پاراو نەبوو ئیلتیابێک تیا بوو وتمان وەک چۆکەیە وایە ئەم چۆکەیە ئەو ئاوی بەدەنی هەموو بەشەرێ و خراوکە لە هەر شوێنێکی بەشەرە ئەو ئاوە مایەوە بلەنێتەوە وەکو کتری چۆن بلەنێتەوە ئەبێ بە بەڵەخ بە کترێکەوە ناو بەدەنی بەشەریش وایە ئێستا
ئێمە لە ناوسکا بەرد لە ڕێخۆڵا دروستە بێ لە گورچیلا دروستە بێ لە میسەڵانە دروستە بێ دکتۆری چاو لە چاو دەریێنێ دکتۆری دەم لە پووک دەری ئەێنێ لە لووت لە ناوک لە هەر شوێنێکی بەشەرە ئەو ئاوە مایەوە ئەبێ بە خەڵتە و بنەنێتەوە بۆ گورچیلەیش نهائیەن یعنی ئیتر بێجگە لەوەی ئەوەی کە گورچیلەی باش ئیش ناکا و ئەمانە ئەوە هەر باسێکی زۆر تایبەتە و کە نابێ بەڕاست. دکتۆر بابینە سەر ئەو کەسانی نەخۆشی غودەیان هەیە غودەی سەهم یا خۆ غودەی تەمەڵ ئەمانە تا چەند کاریگەری هەیە بە ڕۆژ و بوون لەسەریان؟ وەڵڵا غودەی تەمەڵ هیچ مشکلەیەکی نییە. غودەی تەمەڵ حەبەکە ڕۆژی یەک جارەی خوا دوایەوە خۆی قەڵەوە بێ ئەو نەخۆشە. ئەگەر خۆی بە تەبیعەت حەزە خواردن ناکە یعنی ئەگەر بیژڵی بە ڕۆژ و بەڕەنگە و تا ئێوارە هیچ نەخۆ و حەبەکەی شەوا و شەوەی خوا هیچ مشکلەیەکی نییە بە هەر بە ڕۆژ و بێ. بەڵام غودەی سام یەکێ لە سەبەبی چانەبوونەوەی کە دەرمانیش بەکاربێنێ ئەوەی دەرمانەکە بە ڕێکوپێکی ناخوا کە دەرمانەکە وتە بە 8 سەعات جارێ نابێ بگاتە 9 سەعات 10 سەعات کاتە بە ڕۆژبوون کاریگەری هەیە بە ڕۆژوبوون کاریگەری هەیە دوایەوە حتا تۆ دکتۆر پێڵێ 12 سەعات تۆ چۆن تەمینیەکەی لە بەیانەوە تا ئێوارە دوای احتیمالە بێ بە 13 بە 14 بە 15 لەبەرەوە غودەی سام ناگونجێ لەگەڵ ڕۆژوە ئەبێ هین بێوە نەک غودە ئەوانەی کە زەختی هەیە ئەوانەی کە ئەوانەشی نستەری دکتۆر ئەمە باسێک لەوە بکەین نیشانەکانی بەپێی جۆری غودەکە ئەگۆڕێت بۆ کەسی توش بوو غودەی بەشەر کە خوا بۆ ئێمەی دروست کردووە وەکو باتری سیارەوە یا باتری تەجیل وایە جاران تەجیل هەبوو ئێستا تۆ مۆدێلی تەجیل نیە ئەو باتریە هەموو وزەی ئێمە لە خوددەوەیە ئەگەر هاتوو غودەکەمان باش ئیشی نەکرد و زەمانتیان نامێنێ ناتوانین قسە بکەین سەرمامانە بێ خواردنمان بۆ ناخورێ قەڵەوە بین قاج ناتوانین بجوڵین خواخوامانە کەسێ نەمان جوڵێنێ قسە ئەەکەین وەکو جاران گرامافۆن هەبوو کە باترێکەی کزە بوو قسەکەی درێژە کردەوە ئەمە بەو شێوەیە ئەوە یعنی غودەی تەمەڵ غودەی سام بەعکسەوەیە زیاد لە پێوی شەحنە زیاد لە پێوی شەحنە مەسەلەن بۆ غودەی تەمەڵ دڵی باش لێنە لەما دڵی زۆر زیاتر لێە خوێنەکەی زیاتر ئەجوڵێ عەرەق زۆرە کاتەوە سەرمایە خەریکە ئەو لە گەرما هێنە بێ دایمە زەلام دوو پاڵتۆی لە بەرایە ئەو بە کراسێکەوە کاریگەری هەیە لەسەر کێشی لە شیشی ئەمیان زەعیفە بێ زەبت عەکسی ئەویترە ئەم بڵێ چۆکەکەی ڕاکێشاوە و زیاد لە پێویست ئیشەکە دڵی زۆر لێە عەرەقە کاتەوە عەسەبیە بێ مێشکی عەسەبیە بێ خواردن زۆرە خوا بەڵام زەعیفە بێ لەبەرەوە ئەمەیان بە عەکسەوەیە ئەم غودەی سامە مشکلەکەی چییە؟ یەکێ لە مشکلەی چانەبوونەوەی ئەوەی تۆ حەبەکەی تێ بەس بە ناڕێک پێچی لەبەرەوە بەو شێوەیە نابێ بەڕۆژ. دکتۆرە ئێوانەی کە عەمەلیاتی غودەیان کردو ئەمانە چی؟ ئەمانە چاکبوونەتەوە هیچ کاریگەریەکی نییە بێتەوە مشکلەی چییە؟ یعنی بەس لەوەیە ئەگەر غودەی سامی بێ و لەسەر حەب بێ و مەزبوط بێت چونکە غودەی سام تۆ بێ ساڵ و نیوێ دەرمان خۆی ئەو ڕەنگە 6 مانگ خوارد بێتی وەزعی باش بێ دوایەڵێ وەڵام من بە ڕۆژۆ بم بەڵام کە حەبەکان تێکەڵەکە و بەناڕێکی خوا جارێتر هەڵات بەڵام غودەی تەمەڵ قەیچێکە با هەر بە ڕۆژوو بێ. دکتۆر بابینە سەر ئەوانی کە لە خۆشی درێژخایانیانێ بە تایبەت شەکرا ئەمێ بزانم کە بە ڕۆژبوون تا چەند کاریگەری هەیە وەگە زانین کە ئێمە لە ئێواراندا کۆمەڵێک خواردنی جۆرا و جۆرا خۆین ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر بەرزبوونەوەی شەکرەکە لەو خۆی طبعاً شەکرە وەکو شەکرە دکتۆرە هەناویەکان ئیشی ئەوانە کەیان بۆ لای من ئەیان نێرم بۆ لای ئەو برادرە بەڕێزانەی کە دکتۆری هەناوین و دکتۆری بڵێ هۆرمۆناتن ئەوان ئەو ئیشاکەن بەڵام من تێ ئەگەێن
ئەڵێم شەکرە وەک چی وایە شەکرە وەگە وایە کە تۆ ئێستا سەلاجەیە کە ئیش پێەکەی ماوەیە ئیشەکە کە ئیشەکە سەلاجەکە سار بوو بێدەنگە بێ تا سەلاجەکە گەرمە بێتەوە کە گەرم بۆ جارێکتر ئیشەکە بەدەنی من و تۆ ئەو ئۆتۆماتیکەی هەیە کە من و تۆ خواردن ئەخۆین هەرچی خواردنێ بخۆی نان بخۆی گۆشت بخۆی چەوری بخۆی هەمووی لە ناو خوێنی ئێمە ئەبێ بە گلوکۆز گلوکۆزیش شەکرە شەکری تاکە شەکری پێڵێن تاکیە ئەم تاکە شەکرێ بەدەن ویا لەش ئەتوانێت لەو وەختا ئیسفادەی لێ بکە بەڵام اینجا لە خوێنە زۆرە بێ مەسەڵەن ئێستا ئێماڵێن 100 میلیگرام حەدی طەبیعیە بۆ نیسبەتی شەکر لە خوێنە ئەو بەرزترە بێتەوە کە بەرزتر بۆەوە خوا بەلەشی ئێمە ئۆتۆماتیکێکی یاوە لە ناو پەنکریاسمانە یەکسەر چۆن سەلاجەکە دەسەکا بە ئیش ئەمیش دەسەکا بە ئیش ئەو شەکرە زیایە لا ئەبا لە خوێن کە لای ئەبا لە خوێن ئەی کاتە ناو جگەرەوە هەڵیەگری باقێکەی تریشی بەکارێنێ و دایمە لە دەوری سا ئەیەڵێتەوە وەختێک کە من و تۆ بە ڕۆژوو بووین و یا خواردنمان نەخوارد ئۆتۆماتیکەکە عەکسەکاتەوە لە جگەر دەری ئێنێ بۆ ناو خوێن بۆی دانەبەزێ تێگەی یعنی ئەو ئۆتۆماتیکە شەکر ئەیڵێتەوە لە ناو خوێنە لە دەوری 190 ئەوەشی زیای کاتە دەرەوە ئەوەی زیا ئەیکاتە دەرەوە کە پێویستی بوو ئەیهێنێتەوە شەکرە ئەو ئۆتۆماتیکەی نەماوە ڕاستە ئەو ئۆتۆماتیکەی نەماوە ئەبێ بەدەست ڕێکیکەی بەدەست یعنی چی شەکرەکە زۆرە بێ ئۆتۆماتیکەکەی ناو لەشمان نەماوە ئەبێ بە دەرزی تۆ دایبەزێنی دای ئەبەزێنی دوایەوە کە برسید بوو ئۆتۆماتیکەکە نییە لە جگەرەوە بۆت بێنێتە دەرەوە شەکرە دابەزێ یعنی شەکرەکەی ئۆتۆماتیک ناکە دەمێ بەرزە دەمێ نزمە بە پێی خواردنەکەی ئەبێ خۆت بەدەست بیکەیت بەدەست یا بە دەرزیە یا بە حەبە بەڵام کە تۆ بە ڕۆژوو بووی ڕێی دەسەکە لە خۆتەگری ئۆتۆماتیکەکەیشن نەماوە احتیمالە زۆر بێتە خوارەوە کە زۆر هاتە خوارەوە لەوانەیە جەڵتە لێ بە یعنی ئیتر مزعافاتی شەکرە زۆرە زۆر مزعافاتی شەکرە یەکێکە لەو نەخۆشیانەی کە یعنی ئەتوان بڵێم زۆر هارە زۆر هارە لەبەرەو ئەبێ زۆر بە ڕێکوپێکی لەگەڵیا بڕۆی واتای چارەسەرێک نییە تایبەت بێ بە دەخۆشی شەکرە و ئەنجا بە ڕۆژوو ببێت تەنها ئەوەیە کە بە ڕۆژوو نەبێت نەخێر ئەبێ بە ڕۆژوو نەبێت چونکە ئەو ئۆتۆماتیکە نەماوە لە لەشێ بۆی بکە ئەبێ بەم سەرەوسەر بۆی بکە لەبەرەوە قابلی ئەوەیە ئێواران کە خواردنی خوارد شەکرەکەی بکاتە 200 دوایەوە حەب بەکارێنێ کە حەب بەکارێنێ ئەو لە بەیانیەوە تا ئێوارە تاسیری حەبەکەوەیە تاسیری نەخواردنەکە زۆر دایەبەزێن کە زۆر دابەزان ئینجا مزاعفات یعنی بەڕاستی شەکرە هی ئەوە نییە کەس گاڵتەی پێ بکە شەکرە هی ئەوە نییە کەس مجاملەی بکە و من بە نەخۆشەکان بەڕاستی زۆر بەڕەقی بەداخەوە یعنی کە پێیان ئەڵێم وەڵڵاهی پێڵێم ئەگەر بەڕێکی نەبی احتیمالە چاوت کوێرکە گورچی لەت بۆستێنێ احتیمالە ئیلتیابێک قاچ بێ هەردوو قاچێ ڕاستە لەبەرەوە لێرەوە تکام وایە بۆ ئەوەی کە شەکرەی هەیە یاری بەو هینە نەکە بە خۆی نەکە دکتۆر باباسێک لەوانش بکەین کە زەختیان هەیە ئەمانە چۆل ئەبێت بەپی بەرز و نزمی گۆڕانکاری بەسەرایەت ئیشی من نییە هی هەناوێکانە زیاتر من زیاتر بە زەختیش ئەوەی ئەگەر زەختێکی بەسیتە بێ بە ڕۆژوبی ڕەنگە هیچ نەبێت دکتۆر بابینە سەرەوانەی کە نەخۆشیەکانی قەبزی یاخود مایەسیریان هەیە بۆ ئەمانە چۆنە قەبزی زۆر مشکلەیەکی گەورەیە لە ئێستا خەڵک بە خواردنەوە لە 150 تا 60 ئەم سلێمانی قەبزە بەبێ هیچ شتێک اینجا دەتۆرە بە ڕۆژوو بە ڕۆژوش بە شەو بەس فریایەوە کەوی خێرا مەعیدەت
برنجەکەی تێکەی بۆ ئەوەی سبەینێ برسین نەبێ لەبەرەوە قەبزی زۆر زۆر کێشەیەکی گەورەیە بۆ ئەوەی ئەوانەی کە بە ڕۆژوو بن خاستن لە ڕەمەزانە قەبز ئەبن کە قەبز ئەبن مزاعەفاتەکانی زیاکە وەکو قەبزی خۆی قلیشی کۆم و مایە سیری و ئەو مزاعەفاتانە زیاکە لەبەرەوە پێویستە برنج و فاسۆلیا کەمکەنەوە بەرامبەر ئەو سەوزەی ناوشلەکان زیاکە وەک بامێ باینجان خەیار ترۆزی شێلم توور سڵق ئەو بابەتانە بۆی قەبز ئەی بەکارهێنانی حەبی ڕەوانی ئەمە تا چەند کاریگەری حەبی ڕەوانی یەکێکە لە مشکلەکانی ئێمە حەبی ڕەوانی تەوان تۆ کوردەڵێ تۆ گرێ لە دەستایە بۆی خەیتەدان تۆ ئەگەر بتوانی نێڵی قەبزبی بە سەوزی و بەمانە حەبە بۆچیە تەبیعەتی بەشەر ئەوەی ئەبێ سەوزە بووە ئەو خواردانەی کە ئینسان قەبز ناکە یعنی ئێمە هەموو ڕۆژێک تۆ بڕۆ جاران لە لادێ قەبزی نەبوو ئێستا ئەوان لە ئێمە قەبزترن چونکە ئەوان تا چەند هۆکاری نەجوڵان ئەبێتە هۆکاری قەبزی نەجوڵان هۆیەکی زۆر سەرەکیە نەجوڵان لەگەڵ خواردنی بەس ئەوانەی کە قەبز دەکایی وە سەرێکی ترین شت لای ئێمە برنجە برنج و فاسۆلیای وشک کە هەموو ڕۆژێ خەڵکی خۆ ئەڵێ وەڵی دکتۆر گیان من بامیە خۆم چەندە خۆی وڵات دوو گوڵە خوا بە تەمایە سێ ڕۆژ قەبز نەبێ شتیوانێ ئەبێت تۆ خواردنەکە چۆن بێ برنج و فاسۆلیا وشکەکەت کەم کەیتەوە بیکەی بە ڕوبعێکی خواردنەکە سێ ڕوبعی ئەو سەوزانە بێ کە نایڵێ قەبز بی وەکو بامێ و باینجان و خەیار و ترۆزی و شێلم و سەڵق و ئەمانە بەس کە تۆ ئەڵێی سەوزە ئەو وازانێ کەوەر و کەرەوز کەوەر و کەرەوز ئەخورێ بەس تۆ ناتوانانی چوار دەسک خۆی بەیەکە بەڵام ڕەنگە کیلۆی بانجان خۆی تەسیرت تێنەکە باسی حەب کرد حەبی ڕەوانی خۆی لە خۆیە هۆیەکی سەرەکی بۆی ڕێخۆڵە بێهێز بکە کە بێهێزی کرد زیاتر قەبز لەبەرەوە باشتر وایە ئەوانەی کە قەبزن حەبەکە بەکار نێنن وەگەر بەکاریشێن ئەیەنی وردە وردە خۆی لێ بزیێتەوە شروبەکان باشترە و ئەویش ئەبێ بە ڕێنمایی دکتۆر بێ وە سەوزە تۆ پێویستە بە دکتۆر چییە؟ ڕۆژی کیلۆیە بامێ باینجان خەیار سەڵق بخۆت بە حیاتێ پێویستە بە قەبز ناکە. دکتۆر ئامۆژگاری تۆ چییە بۆ ئێمە کە ئەو کەسانی بەڕۆژوە بن لە ژەمەکاندا پێویستە چی بخۆن بۆ ئەوەی کە کاریگەری نەبێت لەسەر هەرسکردنیان؟ وەڵڵاهی ئەبێ ئەو خواردانە بخۆی کە زیاتر لە مایدا ئەمێنێتەوە. ئەوەی کە زیاتر لە مایدا ئێستا تۆ نیوەڕۆ کەبابێک کە خۆی ئێوارەش نانێ پێ ناخورێ لەبەرەوەی گۆشتی زۆر واتای کەباب خۆی. ئەگەر ئەوانەی کە لە مایدا زۆرە مێننەوە زیاتر گۆشتە و شیرە ئەو دوانە زیاد بکەن زۆر باشە وە سەوزەیش زیاد بکەن بۆ ئەوەی قەبز نەبن سەوزەکانی وەک بامێ و باینجان و خەیار و ترۆزی و ئەم شتانە وەگەر تۆ بتوانی بەکاری بێنی بۆی زایف بی زۆر چاک. بەڵێ دکتۆر باباسێک لە بەکارهێنانی شیرینی بکەین لە مانگی ڕەمەزان ئەمە بزانین تا چەند کاریگەری هەیە لەسەر تەندروستی بەکە لە ئێستا بە شێوەیەکی زۆر بەکار ئەهێنرێت. وەڵڵاهی باش نییە یعنی ئێستا تۆ بڕۆ لە فەیسبوک من دوێنێ سیر مەکرد ئەو سەریان بۆ شەربەتی مێوەش یعنی ڕەنگە تۆ تۆزێ بخۆیتەوە بەس هەموو گاڵۆنی بەدەسەوە ئاخر تۆ گاڵۆنێ شەربەتی و دوای ئەوە بەڕێی من دائیمە شیرینەکان هەمووی کەم کاتەوە ئەمە مەحەلەبیە ئەمە دوایەوە هەویر و نان و برنج و فاسۆلیا و دوای ئەوە زۆر خورما ئەمانە کەم بخۆی بۆ ئەوەی بەشک و یعنی بەڕاستی من خۆم لە ڕەمەزانە قەڵەوە بووم جا بۆ چونکە ئێوارە بە قەسێ نەفەرمەخ لەبەرەوە باشتر وایە ئەبێ بەڵانسێکی بۆ بکەی ئێستا زۆر کەس هەیە کە بە ڕۆژوو ئەبێ قەڵەوە بێت چونکە تۆ بەیانی
شتێکی بەسیتە خۆی متەکی دێتوانی هەرچی وەختێ برسی بوو شتێ بخۆی بەس کە تۆ دەمە بەیان دەمە بەسترا تەواو لەبەرەوە شەو زۆر زۆرە خۆن و زۆر خەڵەوە بن یعنی ڕاضەکە زۆر ضروریە و دوایەوە ئەوانەی کە بۆ ڕێچین باشە بیکەن یعنی ئەمە شیرینیە خورمایە ئەو محەلەبیە ئەو گوڵە بەڕۆژە هیوا هەیە لێ منان ناخۆم ئەوانە نەخۆی باشترە سەوزە زۆر خۆی بۆ ئەوەی قەڵەو نەبی و ئەمە بە شێوەیە کە تۆ هەموو وەختێک ئەبێ ئیسیشارە بە دکتۆر بکەیت دکتۆر کە شتێکی وت وابزانم لە مەسلحەتی نەخۆشەکە دکتۆر باباسێک لە خواردنەوە گازیەکان بکەین لە مانگی ڕەمەزان ئەمانە تا چەند کاریگەریان هەیە وەڵڵاهی خواردنەوە گازیەکان ئەوە بە پەیتا بەحسی لەسەر دروستە بێ کە یەکێکە لە هۆ یعنی طبعاً هیچی باش نییە و یەکێکە لە سەبەبی مردنی پێشوەخت یعنی ئەوانەی کاڵێ کە بەعام پێڵێن سۆدا هەمویان ئەڵێ یەکێکە لە سەبەبی مردنی پێشوەخت تا بۆ بکرێ خواردنەوە گازەکان کە بخۆیتەوە تا بۆت بکرێ ئاوی ئاحتیاطی بخۆیتەوە باشترە ئاوهای شەربەتی مێوشەکە زۆر باشترە لەوان ئەگەر مێوش بێ فعلا بەڵێ دەستەکانە خۆش بێ دکتۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ پرۆفیسۆر سیروان حەمە شەریف قەرداغی پسپۆری کۆئەندامی هەر سوودجگەر کا بەشێکی ڕاستەوخۆ لە لامان بوو بەڵێ عزیزانم ئێستاش پاملێرمان هەریات باشێکی ڕاستەوخۆ لە هەولێرۆ لەگەڵمانایە هەریات سڵاو دەبێ و بەیانیت باش بێ دەمێ بزانم کە زانیاریەکان لای تۆ چین بەیانی تۆ باش بەیانی بینەرانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان باش بێت هەڵبەتە لە چوارچێوەی ئەو ئامادەکاری و ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و ڕێگریەکان تیمەکانی تەندروستی و ئیدارەی شارەکە بەردەوامن لەم پرۆسەیە تا ئێستاش ئەوەی کراوە وەزارەتی تەندروستی بەردەوام پێدانی ڕێنمایەکان بە هاونیشتیمانیان بە هاوڵاتیان ئەمانە کۆمەڵێک داواکاری لایەنە پەیوەندیدارەکان بۆ هاوڵاتیان و خۆ پارێزیکردنیان لە توشنەبوون بەم پەتایە بابەتێکی دیکەی گەرم هەیە لەو نێوەندەدا ئەمیش مەسەلەی نەخۆشان و توشبوانی تالاسمیایە کە لەم ڕۆژە سەختەدا لە کاتی ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسەدا بەڵام ئەوان خەریکە مەعاناتەکان دایان خەیشێنێت بەو پێی کەم خوێنی و پێداویستەکانی خۆپارێزی دەمامک و دەستکێش و وە لە هەمان کاتدا بار و گوزەرانی سەختی ژیانی ئەوان و ئەوان چاویان لەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەجیا چاوێک لەواندا بخشێنتەوە چووکە ئەوان لە نێو ئازارێکی بەردەوامی سەعاتی و دەقەیدا دەژینەوەکو ڕۆژ و مانگ و ساڵدا ئەوان کۆمەڵێک داواکاری و معاناتیان هەیە لە ڕێی مایکی گەلی کوردستان و پرسیارەکانی بەیانی باشی گەلی کوردستانەوە دەیگەێنن ئێمە بەڕێز سروعلی بەڕێوبەری ڕاگەیاندنی کۆمەڵی تالاسیمیا وەردەگرین و پێم خۆشە زۆر سپاس بۆ هاتن باش ئەمە بپرسم کێشەکانی ئێوە لە پاتایە و ئێوەی هەراسان کرد بەیانی تۆی بەڕێز و تەواوی بینەران و سەرانمان باش بێ کێشەی توشبوانی تالاسیمیا کێشە و گرفتەکانی توشبوانی تالاسیمیا هەمیشە هەیە بەڵام ئێستا لەم دۆخەدا کە خەڵکێکی ئاسایی کێشەیان هەیە توشبوانی تالاسیمیا دوو هێندە و سێ هێندە کێشەیان بۆ زیاد بووە بەهۆی قەیرانی دارایەوە لە ڕووی دەرمان و پێداویستیەوە لە ڕووی ئەو ئەزیزانی کە پێویستیانە بەردەستیان بێ بەردەستیان نییە ئەمە کێشەیەکی گەورەیە و ڕێگاگرتنی خاڵە سنووریەکان نێوان پارێزگاکان ئەوە کێشەیەکی ترە بۆ ئێمە لەم چەند ڕۆژەی ڕابردووی هەڵمەتێکی خوێن بەخشینتان کرد ئاگداری خەڵکیشتان کرد ئەزانم خوێنیشتان پێویستە بەڵێ چونکە ڕۆژانە توشبوان پێویستیان بە خوێنە ئێستا کێشەکەتان گەیشت بەچێ کێشەی خوێن هەفتەیەک بوو زۆر سەری هەڵدا بوو بەڵام ئێستا لە ناقسەکان هەندێک گروپات هەیە گروپاتی خوێن
ئەوان قسن کەمن بۆ خۆیان خوێنەکان بۆیە ئێستا هەر نەقسمان هەیە لە هەندێک خوێن بەڵام سپاس بە سپاسەوە نانی بە خەڵکو و جەماوەری شاری هەولێر کە بانگەوازەکەمان کرد لە ڕێی سۆشیال میدیای خۆمانەوە بەدەنگ بانگەوازەکەی ئێمەوە هاتن و خۆمان سیارەی تایبەتیمان چەند سیارێکمان ئامادە کرد بە سپاسەوە لەلایەن قامی هەولێرەوە ڕێگەی پێداین چەند سیارەیەک ئێمە بڕۆین خوێن بەخشەکە بۆ خۆمان بیهێنین و دوایش بیگەڕێنینەوە شوێنی مەبەستی ماڵەکەی خۆی دوێنێ باست کرد کە لە واڵی خۆت لە سۆشیال میدیا وڵاتمایەوە بەڵێ هاوشێوی خەڵکی ئازایی ئێوە جوانی تالاسینە کێشەی دەماوت و بەڵێ دەستگیر شوانیان چیتان کرد چ داواتان هەیە لەلایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی تەندروستی بەڵێ من داوا دەکەم لێرەوە ئەوەی کە ئێستش پێویستمان پێێتی من هەموو مانگەکەی کە 2 هەفتەی پێشێستا نەک مانگێک کەمتر لە مانگێک پێشێستا من ئەم لە سۆسیال میدیای خۆمەوە هەر بانگەوازێکم کرد بە سپاسەوە دەیان کەس هاتن بە پیریمانەوە بەڵام ئێمە ڕۆژانە چەند سەدانێک لە مەمەمان دەوێت بۆ سنتەری تالاسیمیا پێویستە ئەوە لەلایەنی حکوومەتی هەرێمی کوردستان چەپە و دەمام کوشتێکی وا بەسیت نەبێت بەڕاستی و نازانم جێ پرسیارە لەلای من جێ پرسیارە وەکو ڕاگەیاندنی کۆمەڵی تالاسیمیا ئێستا لە زۆربەی هەرە دەرمانەکان و پێداویستی پزیشکی لەلایەن خێرخوازەوە بۆمان دابین دەکرێت شارێکی دیکە ئەوەیە معاناتی ئێوە بەدەر لە مەسەلەی پێداویستە دەرمانەکان دەبینی ئێستا گوزەرانتان وەکو پێویست نییە داوای تۆ چیەوە چۆن ئەم ژیانە بەڕێدەکەن من داوا یەکەم لایەنی حکوومەت دەکەم چکە ئەو بەرپرسیارە ئەو گەورەی ئێمەیە دەبێت لایەنی حکوومەتی هەڵستێ بە ئەنجومەنی وەزیران هەڵستێ بە ئەرکەکانی خۆی و کرد هاوڵاتیانی خۆی چاوەڕێی ژیانێکی ئاسایی دەکەن بەڕاستی ئێمە وەکو ئینسانێک هیچ شتێکمان ناویستوە کە تەنها وەکو ئینسان وەکو مرۆڤ ژیانێکی ئاساییمان هەبێت کە لە وڵاتان هەیە بۆ توژبوانی تالاسیمیا لێرە شەبێت بۆمان فراهەم بکرێ ئەو پێداویست و پزیشکیانەی کە بەردەست نییە بۆمان بەردەست بکەن سوپاسی خێرخوازانیش دەکەم و لێرەش داوایان لێ دەکەمەوە ئەوە مانگی ڕەمەزانە من دوێنێ پێشنیارێکم کردنانی بیرۆکەیەک بوو بۆ مادبوونا ئێمە زەکاتمان زۆرە مانگی ڕەمەزانین لە خۆی بە زیاد بی خێرخوازان و ئەوانەی خوا پێداوان ئێمە هەوڵ بدەین 5 ساڵە بەردی بناغی تالاسیمیادان دراوە تا ئێستا بەردێکیمان بۆ لەسەر بەردانان دراوە لە هەولێر ئەوە 5 ساڵە بەردی بناغی تالاسیمیادان درراوە بەردێکی لەسەر بەردانان دراوە تکایە ئەگەر ماهیمەتێ بکەین هاوشێوەی نەخۆشخانەکانی کۆڕۆنا نەخۆشخانێکی شیاوی شایستە بە توژبانی تالاسیمیا دا بمەزرێنین بۆ ئەوەی کەمێک لە ئازارەکانیان کەم بکەینەوە لەو هاتنی ڤایرۆسەکەوەکو ئێستاوە هیچ حاڵەتی تۆمارکراوە کە توژبانی نەخۆشی یا هەڵگرانی تالاسیمیا تووشیان بوو بێ یان لە حاڵەتێکی خراپدا بوون تا ئێستا بۆ ئێستا ئەو پشکنینامان ڕاگرمە بە تەنها ئەوەی کە سەرەتاییە پێویستی ڕۆژانەی نەخۆشانی تالاسیمیا خوێنەکەیە کە وەریگرن ئێمە ئەومان هەڵگرتووە بۆ کاتێکی تر بەڵام ڕۆژانە زیاد دەکا ئەگەر تۆ فەحەز بکەیت چکە ئێمە بەڕاستی هۆشیاریمان کەمە من داوا لێرە داوا دەکەم ئەگەر جێبیستی دەنگی منن وەزارەتی تەندروستی وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی ئەوقاف کارباری ئاینیەکان پێکاتەکان ئەمانە کارێک بکەن بۆ هۆشیاریکردنەوەی تاکەکانی کۆمەڵگا بۆ نمونە من هەموو کوردستان دەڵم نەک هەولێر من وەکو توژبوویەکی هەولێرم بەڵام فەرقی نییە بۆ من یەک توژبوو زیاد بکە لە کوردستان زۆرە من ساڵانە ئامارەکان دەخوێنمەوە بەڕاستی جێ دڵگرانیە کە ساڵانە زیاتر لە 30 کەس تووشی تالاسیمیا دەبن بەس لە پارێزگا زۆر سپاس بۆ سپاس بۆ سروعلی بەڕێبەری ڕاگەانی کۆمەڵی تالاسیمیا هەڵبەتە ئەمانە کێشە و گرفتەکانی ئەوانە لە ڕێگەی مایکی گەلی کوردستانەوە داوای هاوکاری بە هاناوە چوون وە دەستگیرۆیی هاوڵاتیان و خواپێداوان و خاوەنکاران دەکەن بۆی هەر هیچ نەبێت دەستی هاوکاریان بۆ درێژکەن تۆزێک لە ئازارەکانیان کەم کرێتەوە
من دێمە ستۆدیۆ لای هاوکاران. بەڵێ سوپاس بۆ پامنێرمان هەریات کا بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە هەولێر و لەگەڵمان بوو سوپاس بۆ میوانەکەشی کا بۆ مایکی گەلی کوردستان دووە بەڵێ عزیزانم تەواوی بەرگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بەو هیوایەنجەی سوود و ڕەزامەندیتان بوو بێت تا سبەینێ شاد و کامەران بن.